سڵاتان لێبێ بەڕێزان لە فێرکاری ئەمڕۆ باز لە چۆنیەتی سوتاندنی ئەکاونتی سناپچات دەکەین واتە ئەگەر پاسوۆرد و ئیمێلی سناپچاتەکەت بزانی و بتە بیسڕیەوە ئەگەر حەستان لەو فێرکاریە تا کۆتایە ڤیدیۆکە لەگەڵم بن پێش دەستپێکردنی ڤیدیۆکە دا لەو بەرزان دەکەم کە ڤیدیۆکە دەبینی و هەتاکو ئێستا سەبسکرایب کەناڵەکەی منیان نەکردووە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکە بکەن و زەنگۆڵەکەش ساڵای بکەن بۆی بەردەوام بینەری فێرکاریەکانمان بن. سەرەتا دەڕۆینە ناو سناپچاتەکە لای سەرەوە هێمای پرۆفایل هەیە ئەوانی کە بە ئینگلیزی بەکاردێنن عەرەبیکەش لای دەستە ڕاستە ئێستا دەستی پێ دەنێنەوەی کە دەست سەپا لە دەستە ڕاستی سەرەوە هێمای ستینگەکە هەیە دەیکەینەوە دێنە خوارەوە تا دەڕۆینە بەشی سەپۆرت یەکەم دانەیە کە نووسرا I need help ئەوە بزەم لە عەرەبیکە نووسراوە ئورید المساعدە شتێکی لەو بابەتە دەکەینەوە لێرە دەبێ بینە خوارەوە دەستنێ سەر مای ئەکاونت ئان سکیوریتی دووەم دانیان دەیکەینەوە لێرە چوارەم دانیان نووسراوە دلیت مای ئەکاونت ینی ئەکاونتەکەم بسڕەوە دەستی لەسەدا دەنین لێرە دەینە خوارە نووسراوە go to the account portal دەڕۆین ئەکاونت پۆرتال لێرە شتێکەمە پێی نیشان داتن لە خوارێ پێویستە یوزەرنەیمی سناپچاتەکەت بنووسی لەسەرەوە یەکەمیان لە دووەمیانش پاسوۆرد هەر وەک پێشترش باسمان کرد دەبێت پاسوۆردەکەی بزانی سناپچاتەکەت پاسوۆردەکە دەنووسین دوای پاسوۆردەکەمان نووسی لەگەڵ یوزەرنێمەکە ئەگەر تەواو بیتن دەزانێن سەر کۆنتینیو ئێستا دەڵێ ئەکاونت دیئەکتیڤیتد ئەکاونتەکەت ناچالاک بووە دەڵێ یور سناپچات ئەکاونت will be deactivated soon پێ دەڵێ ئەکاونتەکەت دیئەکتیڤ دەبی و لە ماوەی 30 ڕۆژی داهاتوو ئەگەر بێ و نەڕۆیە ناو هەمان ئەکاونت یعنی لۆگین نەکەوێت لە ناو سناپچاتەکەت ترە سناپچاتەیە دەسڕێتەوە ئەگەر ئیمێل تیش بەستابیتەوە لەگەڵ سناپچاتەکەت یعنی ئیمێلێک دێتەوە لە سناپچاتەکەت کە ئەو ئەکاونتە دیئەکتیڤ بووە دوایەوە ئەکتیڤەکەش کە ماوەکەی 30 ڕۆژتەوا بووە پێت دەڵێ کە ئەکاونتەکە سڕایتەوە. بە هیوای سوود ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لەبیرتان نەچێ لاکی ڤیدیۆکە بکەن و لە کۆمنتیش سەرنجی خۆتان بنووسن. زۆر سپاس کە بینەر بوون خواتان لەگەڵ.